پێتان وایە هەڵبژاردن دواخرێ یان ئەوە تا هەڵبژاردنێکە بینیم بەبێ بەشداری پارتی دموکرات کوردستان. بەڵێ طبعا بۆ ئەوەی هەڵبژاردن دواخرێ هەندێک ڕێو شوێن هەیە طبعا ێستا نێچیروان بەرزانی بە جددی کار بۆ ئەمەیەکە بڕیارە بەشداری کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەت کە یەکێ لە ئەجێنداکانی دواخستنی هەڵبژاردنە. چیتر هەڵبژاردن تەنیا بۆ ناوخۆی خەڵکی هەرێمی کوردستان نییە، ڕەبتی هەیە بە عێراقەوە، ڕەبتی هەیە بە دەرەوەی عێراقیشەوە بە کۆمەلگەی نێودەوڵەتیەوە. فشارێکی گەورە هەیە لە ڕەنگە تاکەشتی ئەمریکا و ئێران ێستا لەسەری کۆک بنەوەیە کە هەڵبژاردن بکرێت، هەردووکیان پێداگرین لەسەرەوە. هەرێمی کوردستان تەنیا کارتێک بەدەستیەوە هەبێت کارچەنە کاتێکی زۆر بەقوتیش نییە، غازی کۆرمۆرە. قسەیەکیان لەسەر تەطویر کرد دوێنێ ئەوەی پەیوەندراکە بینیمان باشە تۆ کارتت بەدەستەوە نییە تا ئەوەندە بێ منت بی ناڵم انتخابات کرێ بە زۆرە بێ سەرۆکی هەرێم لای من بێ سەرۆکی حکوومەت لای من بێ شەرعێتیش گرنگ نییە چکە شەرعێت نەماوە ئەموان نەزانی هەڵبژاردن خەڵک بۆ 4 ساڵ دەنگیدا ئەوە 6 ساڵە بە چ حەقێکی تر 2 ساڵی تر و 4 ترەمێنیتەوە. دوو شتەیە پارتی بایکۆتی انتخاباتەکە یا ڕێگری لە انتخاباتەکە، ئەم دوو شتە جیاوازن. بۆ نمونە ئەگەر ڕێگری بکە پێی وابێ نابێ مەکتەب بکرێتەوە ناوەندەکانی دەنگدان بکرێنەوە ئەو ڕۆژە وانی بەڵام باجی دوایەوە قورسترە بێ و کاتل قەرارێ دەرەچێ ڕەنگە تەعامل لەگەڵم سەرۆکی حکوومەتان نەکرێت تەواو تەعامل لەگەڵم سەرۆکی هەرێما نەکرێ. من پێم وایە کۆی لایەنەکان ئەتوانن فشاری سیاسی، فشاری قانونی، فشاری دیبلۆماسی بکەن. بە تایبەتی یەکێتی و گۆڕان ڕۆڵێکی گرنگیانە بێت لەما بۆ هەڵبژاردن ناکەین حکوومەتە شەرعێتی نییە و لە حکوومەتە کشێنمەوە دێمە دەرەوە